بەشداریکردنی خەڵکی کوردستان لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە چیدا دەبینی؟ من وەک هاوڵاتێکی کوردستان پێم خۆشە سەرجەم هاوڵاتی کوردستان بەشدار بن لەو هەڵبژاردنەی تاکو لە بەغدا یەکدەنگ و یەکڕەنگ و یەکلیز بن شەڕ لەسەر مافە دەستوورەکانی کوردستان بکەن کە لە بەغدایە دەکرێت هەموو یەکدەست و یەکگر بن. ئەو پەرلەمانتار ئەو هەبەربژێرێکی تا پەرلەمانی عێراقی پێویستیە دیفاعی هەندێک تشتا بکاتن، هەندێک پرەنسیپێتین، هەندێک تشتێتین گرێدایی ژیان دەستور تاکی کوردستانی بەیە. هەر لایەنێکی بی تو بەربژێرە هەر لایەنێکی بی هەر پارتێکی بی پێویستە سەرتە فەرزە تو بچیاوێرە دیفاعی خوینا شەهیدان بکەی، دیفاعی مافی خەڵکی کوردستان بکەی، ئەو خەڵکی دەنگی دەداتە. ئێمە ئەمڕۆ دەبێ بە هەموو ئەوە یعنی بە هەموو گەنج و پیر و یعنی بە هەموو تەمەنەکە ئەمڕۆ بچینە لای سندوقی هەڵبژاردن. ئێمە دەبێ ئەمڕۆ هەرچۆنێک بێ بڕۆین دەنگ بدەین. دەنگ بدەینە چێ؟ ئەوە خۆمان و ئەوەی ناو دڵمان هەیە. من وەکو هاوڵاتیەکی کورد بە پێویستی دەزانم بەشداری لەم هەڵبژاردەی پەرلەمانی عێراق بکەم بۆ ئەوەی ئەو کەسە هەڵبژێرم کە دەچێت لە پەرلەمان شەڕی مافی من دەکات، مافەکانم بەدەست دەینیت. زۆر سوپاس.